بۆ یەکەم جارە ئەنجومەنی باڵایەتی تیپە قەزای سەی سادق هەستاوە بەکردنەوەی خولێکی ڕایەنەراتی بۆ ڕایەنەرانی تیپە میلیەکانی ئەو شارۆچکەیە بە بەشداری 35 ڕایەنەر لە ئاستی پلێک و پلە 2 و پلە 3 کە بە سەرپەرشتی وانەبێژی ئاسیایی خەسرە و گرون خولەکە وترایەوە. سپاس بۆ کەناڵی پەیامی خۆشەویست وەکو تاکە کەناڵ لێرێ زۆر سپاسیانەکەم. سەبارەت بەم خولە ئێمە وەکو ئەنجومەنی باڵایەتی بەنرگانی سیسای هەڵساوین بەکردنەوە بۆ ئەم خولە بۆ هەر سێ ئاستەکە پلەیەک پلە 2 پلە 3 ئامانجی لەم خولە بۆ ئەوەیە باشترکردنی ڕایەنەرەکانە و ئامادەکردنیانە بۆ خولی فەرمیەکان کە قەرارە لە یەکی 2 دەست پێ بکە ئینشاءڵڵا بە وانەبێژی بەڕێز خەسرە و گرون وانەبێژی ئاسیاییە. سواسی یەکەین کە ئەمڕۆ زۆرمان دووەرە بێ لەگەڵمان. ئەم خولەمان ئەنجام داوە کە بتوانانی خزمەتێکی هوەری ڕایەنەرانی تیپە میلیەکانی ناو قەزای سێ سادق دەوروبەری بکەین. خۆی بەڕاستی ئەم جۆرە خولانە پێویستە درێژتر و گەورەتر و فراوانتر بێ، بەڵام لەبەروی کە ئەمان خولی تیپە میلیەکان نزیک بۆ تۆمە هەوڵمان ناکە بەپێی توانە بتوانین لەو وانە تیۆریانە ئەرکی ڕایەنەریان پێ بڵین لە کاتی ڕایەنانە ئەرکی ڕایەنەر لە کاتی بەڕێوچوونی یاریەکانە چۆن پابەندون بە لایەنە هونەریەکان و چۆن پابەندون بە بڕیارەکانی ناوژیان و داوەرانەوە چۆن مامەڵە لەگەڵ یاریزانەکانیان بکەن. ئەم جۆرە خولانە بۆ ئێمەی ڕاهێنەران من بەش بە حاڵی خۆم ئەوە لە مدەی سعاتێکە مامەسا وانەکی پێشکەشەکە لە مدەی ئەم سعاتە ئیسفادەیەکی باشی هەبووە لە ڕوانگەکانی ئەوەی کە ئێمە بمانەوێت چۆن یاریزان ڕاوێنین، چۆن مامەڵەکەین لەگەڵ یاریزان